بەناوی خۆی گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێن لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەوی شادم بە داوای لێبوردنیشەوە سەرەتا بۆی تەندروستی ئەم شەو ئەم یاخود ئەمڕۆ لە شێوەی پێشووی بەرنامە شیکاری وەرزشی چوومەتە دەرەوە بۆ داوای لێبوردن لە بینەرانی ئەزیزەکەم بەڵام هەوڵ دەدەین بەرنامەکەمان بەرداوامی بکەین بە تەوەری گرنگمان کە باسکردنە لەسەر چامپیۆنز لیگ و لەسەر قۆناغی سێمیارەکانی چامپیۆنز لیگ وهروە پێش ئەوەش حەز دەکەم بە دێڕێک باسێک لە تۆتنهام و پاس لە ئانجی پۆستیکۆگلۆ بکەین کە شەوی ڕابردوو دێربیشی دیکەی لەندەنی بردەوە کە ویش بردنەوە بوو لە فوڵهام بە 2 گۆڵی بێوەڵام کە بە منجامە تۆتنهام جارێکی دیکە پێشنگی ڕزمەندی پریمەرلیگی گرتەوە و تۆتنهام پۆستیکۆگلۆ بووە یەکەم ڕانەر کە زۆرترین ڕێژەی خاڵ بۆ تیپەکە بێنێ کە ئەمانە هەمووی کۆمەڵە دەستکەوتی تایبەتمەند بوون و مەترسیەکانی تۆتنهام بە جۆرێک بەرداوامی دەبێت کەم تیپە کاتێک دەکەونەی جێژاوی یارەکانی چامپیۆنز لیگ کە ئێستا باسی لێوە دەکەین ئەو بتوانێم هەلانە بۆ خۆی بقۆزێتەوانێ و هەموو ئەنجامێکیش لە وەرزی ئەمساڵ بۆ تۆتنهام ئەنجامی تایبەتمەند دەبێت و ئەنجامێ بێ کەم تیپە یعنی هەڵوەستی لەسەر بکات بەدەر لە وەرزی ڕابردوو ئەنجامی باشتر بێ. کۆی گشتێت وای لەسەر تۆتنهام بڵێن پۆستیکۆگلۆ تۆتنهام لەسەر ڕێگەیەکی ڕاستن بەڵام ئەم ڕێگە ڕاستە مەرج نییە ئێمە بڵین تۆتنهام پاڵێورای بردنەوەی نازناوی پریمەرلیگە نەخێر بەڵام ئەوە بارودۆخە ئەوە بارودۆخەوە لە تۆتنامەکە کە ڕکابەری پریمەرلیگ دەکای خود نایکە لیستەر سیتی بێنمەوانێ بە نمونە ئەو کاتە کە کلاودیۆ ڕانێری وازام چەند جارێکیش باوەڕێیانەکەم باس کردوتانێ کلاودیۆ ڕانێری کاتێک تیپەکەی لە پێشنگ بووەوە لەم هەفتانی سەرتا وەکو تۆتنام لە پێشنگ بوو لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکانە کە وتیان لە ڕانێری وەردەگرت دەیوت ئەمساڵ ڕکابەری نازناوی پریمەرلیگ دەکەن ئەو وەڵامی دەدانەوە ئێمە هێشتا ڕێژەی ئەو خاڵەمان نێناوە کەمانەوەمان لە پریمەرلیگ مسۆگەر بکەین تاوای لیا و دۆخەکە ڕۆی لە کاتێکا کە خاڵەکانی مانەوەی مسۆگەر کرد ڕانێری لەگەڵەوەی لە پێشەنگی شابوون وتی چی وتی ئێستا ئێمە مانەوەمان مسۆگەر کرد بەڵامەکرێ بیرکردنەوەیکی ترمانە بێ ئێمە جارێ بیر لەوە دەکەینەوە بەشداری پاڵەوەرنتی ئەوروپیەکان بکەین ئەها ستێپ بای ستێپ هەنگاو دوای هەنگاو تیپەکە ئامانجی دەگۆڕا لەگەڵ دۆخەکەیە خۆی گونجان و لە کۆتاییە گەیشتە ڕکابەری ئێستش تۆتنهام ڕاستە ناوی لە لیستەر سیتی گەورەترە ڕاستە پێگاتەکەی لەو کاتی لیستەر سیتی بێسترە ڕاستە بارودۆخەکان لە لیستەرسی لە تۆتنهام جیاوازترن و هاندەرانی زیاتر و پشتگیریەکانی زیاترە بەڵام مەبەستم لە چییە مەبەستم لەوەی ڕێگەکەیان یەک ڕێگەیە لیستەر سیتی بە چه ڕێگەیەکە ڕووی تۆتنامیش بە هەمان ڕێگەیان ڕاتەوانێ بۆیە هەنگاو دوای هەنگاو ئەگەر تۆتنام لەسەر ئەمانستە بەردەوام بێ بەڵێ ئەکرێ ڕکابەری نازناوی پریمەرلیگا بەڵام وەکو دۆخی ئێستا ئێمە ناتوانین هەوڵسەنگاندنە لەسەر تۆتنام بکەین. باس لە یارەکانی چامپیۆنز لیگەکەم سەرەتا مەوێت بە دێڕێک باس لە سێمین یارەکان بکەم تاوان ئێمە لە هەموو پاڵەوانتیەک کەتی بەشداری دەکات بەم ستێپ بای ستێپی کە بۆت باسەکەم بۆ هەموو شتێکەیە بۆ هەموو بابەتەکان بەم جۆرە ڕوا تەکتیک و پلانی تیپەکان بەم جۆرە ڕوا من لێرە نام ڕووداوەکە یارەکە بۆ گۆڕمەوە بڵێ مەڵام مادیسۆ ناوە گۆڵەکەی کرد نە باسی پلانەکە و بۆکەم و باسی ئامانجەکە و بۆکەم ئێمە لێرە پێکەوەمە گفتوگۆکەین نمونە وەرگرین ئەگەر نمونە وەرگرین بۆ نمونە ڕاهێنەرێک کە پلاندانێ بۆ یاریکردن پلانەکەی خۆی دیاریەکە بۆ ڕوبەڕبوونەوەی تیپی ڕکابەر وە خوێندنەوەی بۆ هەموو تیپێکی ڕکابەری کردووە لە 15 خولێکی سەرەتایە بە شێوازێک یاریەکە چیەکە حەزەرێکی تەواوەکە لە هێرشەکانی تیپی ڕکابەر بزانێ ئەو چۆن یارەکەم چۆن یارەکە لە دوای 15 خولێکی دووەم جە پلانەکانی بیاریزانەکان جێبەجێەکە لە 15 خولێکی کۆتایی هەوڵی تۆمارکردنی گۆڵایە بە شێوەیەکی چڕ یعنی تەواوی پلانەکان جێمی دووەمیش بە هەمان سیناریۆ دەست پێ دەکاتەوە جێمی دووەم هەڵسەنگاندنە بۆ ئەنجامی جێمی یەکەم و 15 خولەک بۆیە کە بارودۆخی جێمی یەکەم تێپەڕێتر بە هەرچی دۆخێ بێ بۆ نمونە 2 گۆڵ لە پێشبی هەوڵ بەی پارێزگاری لەم 2 گۆڵە بکەیت کاتێ 2 گۆڵ لە دوای لەم 15 خولەکەیە بە جۆرێک مامەڵەیەکی ئەم 2 گۆڵە لەسەر زیان نەکرێ و هەر نەبێت کۆمەڵێک هەوڵی جدی بووی کە گۆڵێ بکەیت ئەگەر هەر نەتکرد لە خولێکی شاست چیەکەی کاتێ 2 گۆڵی لەسەر تۆمار کراوە یەک گۆڕانکارەکانی بە جۆرێکی هێرشەکانی چڕ دەکەیتەوە دوای تیەگی لەوەی کە ئەم یاریەتەوە بەرەو دۆڕانە ڕۆی بۆی پێویستەکە هەوڵەکانی چڕکەیتەوە بە تۆمارکردنی گۆڵ لە 15 خولێکی کۆتایی تەواوی پێگاتەکەت دەگۆڕی لە پێناوی ئەم یاریە بینی تاوانێ لە پێناوی ئەم یاریە بینی تاوانێ و بە پێچوانەوە گەر پێت ئەم گۆڕانکاران دەگۆڕی بەلایانی بەرگری کەواتە
ئەمە ئامانجەکەی تیپێکیش کە بەشداری چامپیۆنز لیگ دەکات سەرەتا ڕیال مەدرید بی بەرشەلۆنە بی میلان بی پاریس سەن ژێرمان بی حەز تیپێکی گەورەی تۆپی پێبی سەرکەوتنی تۆ چانسی تۆ ڕکابەریکردنی تۆ لەوە دەستپێکا کە پێی دەوتێت چی کە پێی دەوتێت بڕینی قۆناغی کۆمەڵەکان کەواتە بۆ هەموو تیپێک بۆ بەدیێنانی ئامانجی لە چامپیۆنز لیگا بۆ بەدیێنانی دەستکەوتێک لە چامپیۆنز لیگا خاڵی سەرەکی بڕینی قۆناغی کۆمەڵەکانە کە ئەمە شمولی هەموو تیپێک دەکات لە قۆناغی کۆمەڵەکان چیمان هەیە یەکەم یاری دووەم یاری ینی گوژمێکی بێزن بۆ تیپەکان لە بەروی باشتر دەرکەوت باس لەوە ناکەم کە تیبێ دوو یاری دەبات و دوای باردۆخ کۆمەڵەکە بە جۆرەگەڵ دەگەڕێتەوە ئەمە ینی ئەمە شتێکە جیاوازە شتێکە لەوەی کە دەگمەنن لە تۆپیان ڕوودا بەڵام بۆ تیپە گرنگەکان بۆ تیپە بەهێزەکان زۆر گرنگە لە یەکەم یاری دووەم یاری ئەنجامێکی باش بەدەستبێنن ئێستا پێت تێتەگەێنم بۆچی گرنگە ئەنجامی باش بەدەستێن لەبەرەوە گرنگە کە ئەنجامی باش بەدەستبێنن لەبەرەوەی سێمیاری و چوارەمیاری بارودۆخێکی جیاوازترە سێمیاری و چوارەمیاری وەکو چۆن یاریی تۆپی وەردەگری خولەکی 30 بۆ 45 لەگەڵ 45 بۆ 60 لە یاریەکان ئەنی چۆن یاری دابەشەکەی بۆ 6 پارچە دابەشی ناکەی چامپیۆنزیش ڕێک قۆناغی کۆمەڵەکان بەم شێوەیە داڕێژراوە ڕێک ئەم دۆخەیە یاری یەکەمە 15 خولێکی سەرەتایە یاری دووەمە 15 خولێکی دووەمە یاری سێم و چوارەمە 15 خولێکی کۆتایی جێمی یەکەم و 15 خولێکی دەستپێکی جێمی دووەمە کەواتە سێمین یاریەکان دیاریکردنی سەنگی مەحەکتە بۆ نمونە تۆ دوو گۆڵی لێکرابێ کە لە خولێکی 15 جێمی دووەمە گۆڵی سێمت کرد بە جۆرە لە جۆرەکان یاریەکە تاو لە دەست دەرچوو هەو کاتێکیش دوو گۆڵت لێکرابێ کە گۆڵی سێمە لەسەر تۆمارکرا بە هەمان شێوە تۆ کارەکە لە دەست دەرەچێت بۆیە یاری سێەم چارە نووساسترین و بەهێزترین یاری قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگە پابەندیەکی زۆر دیاریکردنی چارەنووسی تیپەکان بە ڕێژەیەکی زۆر یەکلا دەکاتەوە ئەگەر تیپێک دوو یاری یەکەمیشی دۆڕان بێت لە یاری سێمە کە سەرکەوتنیە ناو ئەم سێ خاڵی دەستەبەر کرد ئەتوانێت گوژمێک وەربگرێ گەڕانەوە بەدەست بێنێ بۆی کە یارەکە بێنێتەوە یارەکە بێنێتەوانێ بۆ چی بۆ خاڵی سەرەتا چۆن ئەها لە یاریە دوو گۆڵی لێکراوە ئەخیر دەقەی شەوت یەکەم گۆڵەیەکەی ئەو گۆڵەوەکو وایە یەکسان بوو بێتەوە لەبەری گێمی دۆم کەیتە ناوانێ بە گوژمە و گۆڵەوەیتە ناو کە یارەکە بێنیتەوە کەواتە یاری سێم ئەگەر شیکاری بکەین بۆ سێمین یارەکانی چامپیۆنزیک ئەم بابەتم بۆ درێژکی کردۆ لەبەری تەواو لە شیکارەکەی تێبگەی یاری هیوایە یاری دیاریکردنی چارەنووسە یاری یەکەم و دووەم واری پێنجەم و شەشەم هێندەی یاری سێم و چوارەم گرنگ نین لە چامپیۆنزیگە ئەگەر تیپێکی وەکو مانچستەر یونایتد بە نمونە وەربگرین ئەنی ڕێک ینی مانچستەر یونایتد بە نمونە وەربگرین کە ئەم شەو یاریی یەکلاکەرەوەی هەیە بەرامبەر بە کۆپنهاگن مانچستەر یاری یەکەمی دووەمی دۆڕانەوە کەواتە مانچستەر 30 خولێکی یەکەمی لێ ڕۆشتۆ بە خراپی ئێستا 15 خولێکی جێمی یەکەمە کە کۆتای ئەم جێمێ مانچستەر یاری ئەم شەو لە کۆپنهاگن بەرێتەوانێ واگەر بایرن سەرکەوتنی خۆ بەسەر گاڵەتەسەرایە بێنێت چاوازەکەی بێ بە یەک خەڵ لەگەڵ تیپی دووەمە کەواتە گەڕانەوەی هیوایە یاری دواتریش بایرن و هەر گاڵەتەسەراین ئەگەر بۆ نمونە با بڵێن گاڵەتەسەرای یەکسانبوونێکی ژوەر بگرێ مانچستەر یارەکەی دیکەش بەرێتەوە کاتە مانچستەر بە خاڵێک پێش دەکەوە لە کۆتای یاریەکە چێتە گاڵەتەسەرای پێویستی بە سەرکەوتن نابێ وەڵکو پێویستی بە یەکسانی دەبێت پێویستی بە یەکسانی دەبێت بۆی لە بری گاڵەتەسەرای بگاتە قۆناغی داهاتوو کە بەگەرێکی زۆر بایرن پێشەنگی ئەم گروپە یەکلا دەکاتەوە دەچمە سەر بابەتی یارەکان بەس ئەگەر پرسیارەگات بێت سەبارەت بە تاوان هەموو یارەکانی ئەم شەو باسێکی لێوە دەکەین زۆر بە خێرایی لەسەر چامپیۆنز لیگ بەڵام گە پرسیارێکی تایبەت داتی بێت سەبارەت بە ئەو شیکاری کە کردمان بۆی کاری سێم گرنگی چییە من حەز دەکەم وەڵام دەمانێ کاک محەممەد دەستی جەنابی شت خۆش کاک دەرباز سڵاو لە تۆش جیازی تۆتنامی ئەم ساڵ و ئەرسناڵی پارچیە کاک وەزان جیاوازەکە ئەوەی ئەم ساڵ تۆتنام تیپێکی ئیسراحەتە تیپێکی کەماندووەوە بۆ کاریەوەی کە لە تەنها دوو پاڵەوانتی ناوخۆی یان ڕکابەریەکە کە بە پاڵانتێکی تر سێ پاڵەوانتیە بەڵام ئارسناڵ وەرزی ڕابردوو لە 4 پاڵەوانیت یان ڕکابەری دەکەێت وەجگە لەوە
ئارسناڵ پار یەک پێگاتەی پێبوو بەس ئەم ساڵ تۆتنام ناڵم دوو پێگاتەی پێ بەڵام پێگاتە و نیوێکی لەبەر دەستە وەکوی کاری بکە وەکوی تیپەکان پشتی پێ ببەستێ بەڵام بۆ نمونە لە تۆتنامە بەدیلی سۆن بوونی نییە بۆ نمونە لە تۆتنامە بەدیلی مادیسۆن بوونی نییە بۆ نمونە لە تۆتنامە بەدیلی ڕۆمیرۆ بوونی نییە بەڵام سەرجەم یاریزانەکانی تر یاریزانی بەدیلیان هەیەەوە دەتوانن لە شوێنیان یاریکەن و جێگەیان پێپڕ بکەنەوە بۆیە جیاوازی لە ماندووبوون و لە بەشداریکردنی پاڵەوانتی ئەوروپیەکانە هەیە وەجگە لەو بە چاو پێگاتی ئەرسناڵی وەرزی ڕابردووە ئەم ساڵ تۆتنامە کووتم ئەرسناڵ پار یەک پێگاتەیە بوو یەک تەشکیلی یاری پێکرد بەڵام تۆتنام ێستا پێگاتە و نیوێکی لەبەردەمە ئەمە جیاوازیە دۆڕانی قووەجەویە ناخۆش بوو کاکتواناڵێم ساڵ بە دنیای ئەرسیناڵی بە کاکازیانە لەم شەوتین هاک دەدۆڕێت کاک مامەسا داود دەڵێ بۆچی قۆناغی کۆمەڵەکان لە قۆناغی چوار لە یاری یەکەمەوە دەست پێ ناکاتەوە ئەها بۆچی قۆناغی کۆمەڵەکان لە یاری یەکەم یانی لاری چوار دایم ڕوبەڕووبوونەوەی بەپی ئەو لە کاتی خشتەکەیە کە ڕاکێشێت تاوان دیارێکرێت تیپێک لە ئاستی یەکەمە تیپێک لە ئاستی دووەمە وە تیپەکان ئاستەکانیان دیاریکراوە بەڵام بۆ یاریکردنەکان تیر و پشک دەردەچێتەوە سێم و چوارم بەرچێ دەکەی و بەرچێ ناکەی ئەمە تیر و پشک ڕێکی دەخاتەوانێ پاریس لە هەنێ حاڵەتەکان کە تیر و پشەکەش ڕێ دەخرێت بە پێی و ئاستی کەدا دەنرێت پێم وایە یەکەم و چوارەم بەر یاری سێمەکەم لەبەری زۆر وردەکاری ئەوم وەرنەگرتووە بە دوایی بە هەڵە نەچم یا یەکەم و سێمە یاری چوارەم و سێم دەکەن پێکوانێ پاریس سەنجەرمەن نابێتەوە بۆ جۆرە کەواتە تیر و پشکێ سە بۆ نمونە گەرێمە کۆمەڵی بایرن وەرگرین بایرن یەکەمە مانچستەر دووەمە بەڵام حتمما کۆبناگن تیپی چوارەمە گە تۆزێ خشتەکە بەخوا ڕەنگە لێم تێکەڵ بێتەوانێ بەڵام دایم لەوەتیە بۆ چامپیۆنزی کە خشتەکە ڕێکخراوە یاری سێم و چوارەم ڕاستەوخۆ دووتی بە دوایەکە یاری دەکەنەوە ینی هەمیشە خشتەکە کە داڕێژراوەتەوانێ بۆ جۆرە داڕێژراوەتەوەی من بیرم بێەوەی من سەری چامپیۆنزیگم کرد بێ کە ساڵان ئەوەی من لە یادم بێ لە ساڵانی 2002-2003 چامپیۆنزیک چۆن بوو قۆناغێکی کۆمەڵەکان دەکرا دوای ئەم قۆناغی کۆمەڵانە خۆ یەکسەر شانزە نەبوو نە قۆناغێکی کۆمەڵەکانی تر دەکرام جارە چوارتی ینی لە چوار کۆمەڵە بوو دیسانەوە قۆناغێکی کۆمەڵی تر دەکرا ئەنجە قۆناغی یەکلاکەرەوە ئەنجامەیرە بەڵام دواتر لەوەتی هەبوو ئەم پاڵانتی یاری سێم و چوارەمی تیپەکان پێکەوە ئەنجام درراوە مامۆستا داودی عەزیز سەرنجە چییە لەسەر لیڤەرپۆڵ لە کاتی خۆی ئینشاڵڵا قسەی تەواوی لەسەرەکەین کاک هەردیەڵێ تیپی ترسناک نییە لە ئەمساڵ نازانم مەبەسێ بۆ نمونەمان سەرسیتی پار نامن پێم وایە ئەمساڵ تیپی ئاوسەنگ زۆرە و ئەمساڵ ڕکابەرەکان زۆر توندر و زۆر بەهێزترن بە چاو ساڵانی ڕابردوو سەرنجی لیڤەرپۆڵ سەرنجی لیڤەرپۆڵ لەوادی دیاریکراوی خۆیان قسەمان لەسەر کردو لەمەوەی ڕابردوو قسەمان زۆر لەسەری کرۆ بۆ ئێستا چاوەڕێ دەکەین بابزانین ئەو قسانەی کە ئێمە لەسەریمان کرۆ بۆ لیڤەرپۆڵ لە نیوی وەرزە کاڵساگاندی بۆ دەکەین و بزانین قسەی تەواوە کاکازیانەڵێ ئەگەر میلان سەر نەکەوێ پیۆڵی حەقی دەرکردنە بەڵێ بەدڵنیایی حەقی دەرکردنە بەدڵنیایی حەقی دوورخستنەوەی لە ڕانەراتی میلان چونکە تۆ وەرزی ڕابردوو گەیشتێت چوارگەشەی زەرین ئەمساڵ تیپەکە هاتووە لەسەر خواستی تۆ لەسەر داواکارەکانی تۆ سەرجەم گۆڕانکارەکانی بۆ کردووی کۆمەڵەکە وەرچی جۆنێ بەجێ بەهێز بێت تۆ مێژوو و هێزت لە نیوکاسڵ زیاترە لەگەڵ پاریسا جیاوازی زۆرە لەگەڵ دۆرتمۆندا جیاوازی زۆرە ناکرێت لە قۆناغی کۆمەڵەکان باڵاویکێ بە تاکید بەو جۆرەیە کاگسمانەڵێ بەرشۆنە دەتوانێت نازناوەکە بەرێ من پێم قورسە بەرشۆنە بتوانێتەوە بە دەستکەوتی شەزانم مەگەرم ساڵ بەرشۆنە بگاتە چارێکی کۆتایی یاخۆ چارگۆشەی زەرین وەکو بردننی نازناوەکەی وایە بووی چونکە جیاوازیکی زۆرە نابێت بەرشۆنە بەم چەندیاری ئێمە تێبکەین لەبەری پێگاتی بەرشۆنە هێشتا ماوێت هێشتام تیپە لە بنیادنانەوەیە ڕاستە وەرزی ڕابردوو خولی ئیسپانیان بردو دەستکەوتێکی گەورە بۆ بەڵام هێشتا بۆ بەرشۆنەی سەردەمی زێڕین ماوەمانە کاگالانەڵێ بەرشۆنە و سیتی بەرێک نەکەون لە نیهای نەگەر مساب نەبێ خۆی بەشێکی گرنگی تۆپی پێ مسابیە ئێستا خۆتوانێ هەندێری ڕیالمەدید دیش بڵێ گەر مسابی میلیتا و کۆرتوانە بۆ ئێستا ڕیالمەدید 5 خاڵ 6 خاڵ لە پێش بەرشۆنە و ڕکابەرەکانیەوە بوو
میلانی پار ئەگەر لیاوی سابنە بۆە ڕەنگە ئینتەر میلانی ببڕیە مانچستەر سیتی ئێستا ڕەنگە هەر پێشنگی پریمەرلیگی گرتە هالاند لە گۆڵ نەچۆتەوە سێ ڕێژەی گۆڵی هالاند کە چەند گۆڵی کەمی کردو پێکانی دیبڕین چۆن هۆکارە لەبەرەوە پێکان هەر بەشێکە لە تۆپ پێ ناکرێت ئێمە با سیتی پێکەین پێکان لەبەر چاو نەگرین کاگۆزانەڵێ لەم بارودۆخە گەڵەتەسەرای بارین سەردەکەون ئەمشەو بایرن یاری بۆ تینهاگە کات کاکە چێنەر واڵێ من هەر زووتم ڕیاڵ و مانسیتی کۆبنهاگن ئەگەر ئیستیغلالی بارودۆخی ئێستەی مانچستەر یونایتد کاک سیامەند ئەکرێ بیر لەوە بکاتەوە کەشکز بێنە بە مانچستەر یونایتد من بۆچی هاوڕێیانی ئەزیز بەشێک لە هاوڕێیان کە لە ماوەی ڕابردوو کاتێک مانچستەر بە کریستال پالاس دۆڕایە بە کۆمەڵی تیپ دۆڕا ڕخنەی ئەوان لێ دەگرتمیان و تۆ بۆ ڕخنە لە مانچستەر و بۆ لە تینهاگەگری ئێمە ڕخنەی لێ دەگرێت مانچستەر لە هەر پێوەرێکا بێ لە هەر پێگەیا پێ و هەر پێگاتێکی پێ بێ و چەندی ئاریزانیشی تووشی پێکانات پێ نابێ مانچستەر بە کۆبنهاگن بدۆڕێ نابێ بە گەڵەتەسەرای بدۆڕێ لە ساحەی خۆیان نابێ بە کریستال پالاس بدۆڕێ ئەمانە نابێ ئەمە لەگەڵ مێژووی مانچستەر یونایتددا یەک ناگرێتەوە لەگەڵ ئامانجی مانچستەر یونایتددا یەک ناگرێتەوە ئەم تیپە بەم جۆرەیە سروشتی ئەم تیپە بەم جۆرەیە ئاساییە تۆتنام بە کریستال پالاس بدۆڕێ ئاساییە تۆتنام بە گەڵەتەسەرای بدۆڕێ لە ساحەی خۆیان بەس باوەڕ بکەن نابێ مانچستەر یونایتد بدۆڕێ بۆیە کۆبنهاگن مانچستەر لە دۆخێکی باشان نییە مانچستەر لە دۆخێکی ئارامان نییە مانچستەر نە لەلایەنی هونەری نە ژووری جوڵگەن هەمووی لە دۆخێکی ئارامان نییە و بەرپرسیارەتێکەش هەمووی لە ملی تینهاگە هەر ئەنجامێکی مانچستەر یونایتد بەدەست بێ بە بردننی نازناوی پریمەرلیگ تینهاگ پشتی شێرە بەگەیشتنەوە بە چامپیۆنز لیگ تینهاگ پشتی شێرە بەگەیشتن بە یۆرۆلیگ تینهاگ پشتی شێرە بەگەیشتن بە کۆنفرانس لیگ تینهاگ پشتی شێرە بە سەرنەکەوتنی بۆ پاڵەوانێتی ئەوروپی بەرپرسیارەتێکی لە ملی تینهاگە بە داوەزینی شۆ لە ملی تینهاگە لەبەروی سەرپەرشتی ڕاستەوخۆی ئەم تیپە لەژێر سەرپەرشتی خودی تینهاگە بۆیە بارودۆخی مانچستەر یونایتد هێمنی هەموو خولەکێک مانچستەر یونایتد ئەگەری هەیە بۆی کەشکست بێنێ دەچمە سەریارەکانی ئەمشەو کاک دەرباز دەڵێ مانچستەر سیتی لەوەتیە بەر کۆمەڵی ئاسانکردووە بە تەکید کاک سەلاح هەڵە کاک محەممەد کاتیەوە ناتوە کارلۆ ئەنچیلۆتی پێکاتەکەی بگۆڕێ گەر یاریزانی بۆ ئیزافە بکرێ بەڵێ بێگومان دەبێت پێکاتەکەی بگۆڕێت میلان ئەرکی گرانە بەڵێ میلان ئەرکی زۆریش گرانە نەک هەرگرانە کاک بڕوا سەرچاوی نەوەڵا لای من تۆخێڵ هیچ گونجاو نییە بۆ بایرن وەکو خودی خۆم پێم وانە تۆخێڵ گونجاوێ لەگەڵ ستایل و کەشوای بایرن میونە خەبەڵام بۆشیە هەر لە مۆرزەیە نازناوی سیانیش بۆ بایرن بەرێتوانێ بەڵام من بڕوام وایە تۆخێڵ گونجاو نییە بۆ بایرن کاک ژیارگیان میلان لەگەڵ پیۆڵی گەشەی کرد بەڵام بەڵێ گەشەی کرد میلان بە ئامانجیش گەی بەڵام پیۆڵی هاو کۆمەڵی لیستی خستە بەردەم تیپەکە لەبەری ئامانجی تیپەکە گەورەتر بێت لەبەری تیپەکە لەو گەشەیە بوەستێ بەڵام ئێستا پیۆڵی بەرپرسیارە لەوەی کە گۆڕانکارەکانی وەکو پێویست نین و ئەو کارانی کە کردوێتی وەکو پێویست نییە بە تەکید نیوکاسڵ بەس یاری دۆرتمۆند بەرێتەوانی هیچە لە بلیتەکانی کۆمەڵی مەرگ دەبڕێت باستی بێلنگام مانچستەر جەستەی مردە پێویستی بە کەسێکە شیکاری بۆ لاشەکەی بکات چونکە دوای فێرگسۆن ئەم تیپە وێران بوو باش باسم لە مانچستەر زۆر کردووە نامەوێ بچمە سەری ئەوە هاوڕێیان یارەکانیان خسۆتە سەریە سەیاری بەیاری بە سەریە ڕۆم و لە سەریە دوێم وە لە قۆناغی کۆمەڵەکان بەڵام پێش هەموو شتێک ئەمەوێت لە باسکردنی ئاستی بێلنگامەوە بڵێم بێلنگام گەشەیەکی زۆر بە ئاستیەوە دیارە بێلنگام شێوازی یاریکردنی لەگەڵ دۆرتمۆندا گۆڕانکاریی زۆری بەسەراتوە تاوان ئەو متمانەی کە لە ڕیاڵ مەدریددا ئەو بەرپرسیارەتی خۆیای بەسەرشانی خۆیان کە ژمارە 5 زێنەدین زیدانی لە ڕیاڵ مەدریددا هەڵگرت ئەمە واتایەکی زۆر گەورەی بۆ خودی بێلنگامە بوو وەجگە لەوەش ئەو شێوازی یاریکردنی کە ڕیاڵ مەدرید دەیکا لە خزمەتی بێلنگامە بەڵام بۆ نمونە بە پێی پێویست لە خزمەتی ڤینیسیۆس جۆنیۆرانە بە پێی پێویست لە خزمەتی ڕۆدریگۆیانە ڕیاڵ مەدرید هەر پێویستی بێرژبەرێکی سەرڕمە و باسیشم لەوە کردووە کە ئەکرێت ڕیاڵ مەدرید لە مەرکاتۆی زستانیان کە لێنە پڕ بکاتەوە بەڵام بەم جۆرە ڕیاڵ مەدرید دۆخێکی سەخت گوزەری پێیەکە و لە هەر جێگەیەک و لەر پێگەیەکا بێ نەبوونی هێرشبەرێکی سەرڕمی تەواو گورزی خۆی لە ڕیاڵ مەدرید دەوەشێنێ یاوە تا دەرفەت دەداتە خۆسێلۆ بەتای بێتە پێگاتی سەرکی و هێرشبەری سەرڕم مامەڵی لەگەڵا بکە یانەوە تا ڕیاڵ مەدرید بە هێرشبەری سەرڕمی
بارودۆخێکی نەخوازرا و ڕوبەڕووی دەبێتەوە. کاکە بەهمەن پەلە مەکەن لە کلاسیکۆ، بۆ کلاسیکۆ کاتمان زۆر ماوە و بەرنامەمان زۆر ماوە زۆر بە تێر و تەسەلی باسی کلاسیکۆکەین لە بەرەوەی سەواز لە شەڕی کلاسیکۆ بێن. تاوان یارەکانی ئەم شەو سەرەتا گەڵەتەسەرای ڕوبەڕووی بایر مونیخ دەبێتەوە. تاوان لەم یاریە هەر ئەنجامە بێنێ گەڵەتەسەرای بە یەکسانبوونیش دۆخی مانچەستەر لی تێک دەچێت، چونکە گەڵەتەسەرای ئەگەر لێک یاریان سێ خاڵ بەرامبەر بە بایر مونیخ بێنێ دۆخەکە لەسەر مانچەستەر یونایتد زۆر قورسە بێت، زۆر قورسە بێت، دەبێت دویارەکەی کۆبناگن باتەوە و کاتە یاری ناو گەڵەتەسەرایش باتەوانێ، هەنی دۆخەکەی تێک دەچێت، دۆخی مانچەستەر یونایتد تێک دەچێت. بۆیە یاری گەڵەتەسەرای و بایرن وەکوی کاکە چێنەریش باسی لەوە کرد، ئەم شەو بایرن یاری بۆ مانچەستەر یونایتد دەکا. گەر ینی حەز دەکەم ئەم چەند خولەکە بە پێوە بم لەگەڵتانە گەر بتوانم لەوەی کە باسێکتان لە یارەکان بۆ بکەم. تەوان یارەکان ئەوەی کە هەبێ بە داوای لێبوردنەوە گەڵەتەسەرای وەکوتم ئەم شەو یاریی تایبەتمەندیە لەگەڵ بایر مونیخ کە ڕوبەڕوو دەبێتەوانێ و بایر مونیخ ئەم شەو یاری بۆ مانچەستەر یونایتد دەکا بالفعل لەم کۆمەڵەیە. مانچەستەر یونایتد یاری خۆی لە نێو ئۆڵد ترافۆرد یاری مەرگ ئەنجامەیە، یاری مان و نەمان ئەنجامەیە، چونکە مانچەستەر لە دۆخێکی نەخوازراوەیە. مانچەستەر ئەم شەو یاری کۆتایی چامپیۆنز لیگ یانی بۆ هەموو تیپەکان ئامانجیانەوە نییە بگەنە قۆناغی 16 و چارێکی کۆتایی و 4 بۆشی زەڕین و یاری کۆتایی. ئەم شەو مانچەستەر یونایتد یاری کۆتایی خۆی ئەنجامەیە. ئەم شەو بەرامبەر کۆپنهاگن مانچەستەر یاری کۆتایی چامپیۆنز لیگی خۆی ئەنجام دەدات بباتەوە دەرفەتێکی زێڕینە بۆ مانچەستەر یونایتد کە قۆناغی کۆمەڵەکان بڕێ بە پێچاوانەوە شکست بێنێ بارودۆخەکە لە یونایتد مەجاڵی قەرەبوویتیان نیە، مەجاڵی قەرەبوویتیان نیە بە تایبەتی ئەگەر گەڵەتەسەرای لێک یاریانە لەگەڵ بایر مونیخ سەرکەوتن بەدەست بێنە. ڕاستە بە شێوی معجیزە دەمێنێتەوە لەو نۆ خاڵە مانچەستەر یونایتد هەر نوێی بەرێتەوە و گەڵەتەسەرای هەرچێکی بدۆڕێنێتەوانێ و ئەمە شتێکی واریدە لە تۆپی پێیە. بەڵام ئەم شەو من پێم وایە مانچەستەر یونایتد یاری کۆتایی خۆی ئەنجامەیە و گەر تینهاگ ژیرانە پێگاتی تیپەکەی داڕێژە و بارودۆخی تیپەکەی ئەمەم کاتەوە بەڵێ مانچەستەر یونایتد لە توانایدا لە کۆپنهاگن بەرێتەوە. بە پێچاوانەوە کۆپنهاگنیش دەتوانێت سوود لە شێواوی بارودۆخی مانچەستەر یونایتد دەرکێت. کەواتە ئێمە ئەم شەو لەبارەی چیەوەین؟ تاوانە سەر ڕەنگە هەندێک گاورە بڵێ کاکەمە چیانی کەسیان کێی باتەوە. نە ئەم شەو من بۆ پێش یارەکە ئاواڵێم ئەگەری هەردوو تیپەکە کراوەیە بۆ ئەنجام، بەڵام ئەڵێم مانچەستەر یونایتد تینها گەبێ مامەڵەیەکی دروستکە لەگەڵم پێگاتەیە بۆی بربەستی کۆپنهاگن تێپەڕێنێ و لە تواناشیدا. بەس ئایا تینها گەماکە؟ ئایا تینها گەم گۆڕانکاریاناکە؟ ئایا تینها گە و پێگاتەیە دەخاتە ناو کە گونجاو بێ؟ بە پێچاوانەوە کۆپنهاگنیش دەرفەتی ئەم هەلە قۆزێتەوە. ئێمە بەستەکەی من لەوەدایە. تاوان یاری لینس و ئایندۆڤن، لینسیش لەم کۆمەڵەیە خەریکە دۆخەکە لە ئارسناڵ و ئیشبیلیە تێکەیە. ئەگەر یاری ئایندۆڤن بەرێتەوانی لینز دەبێتە 7 خاڵ بارودۆخی کۆمەڵەکە دەخاتە گێژاوێکی قورسانێ و ئایندۆڤن خاڵێکی ئیشبیلیە 2 خاڵیەیە و لامان کادا ئارسناڵ 3 خاڵیە. ئارسناڵ ئەگەر بێ قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ تێپەڕێنێ دەبێت دەمیاری ئیشبیلیە هەرچۆنێ بێ خاڵێک دەستەبەرکات. ئەگەر 3 خاڵەکەی بۆ بەدەستنێ دەبێت خاڵێکەر دەستەبەرکات لەبەر تیپەکە بکەوێتە بارودۆخێکی گونجاو، چونکە بارودۆخی کۆمەڵی دووەمیش لە بارودۆخێکی ئاڵۆزایە. یاریەکانی ئەم شەو تا ڕادێکی زۆر چارەنووسی تیپەکان دیارەکە ئارسناڵ بکاتە 6 خاڵ هیوا ئیشبیلیە بە تەواوی کەم دەبێتەوانێ وەرکابەرەکەی لەگەڵ لێنسا دەبێتەوانێ بۆچی بۆی کە کامیان پێشەنگی گروپەکە بگرن. کۆمەڵەی ڕیال مەدرید تا ڕادەیە کۆمەڵەیەکی بەرچاوڕوونترین. لە چیا بەرچاوڕوونترین؟ تاوان براگا 3 خاڵیە لە کۆی 2 یاری کە ڕیمۆنتادای بەرامبەر بە یۆنیۆن بەرلین کرد لە یاری پێشوو لە چامپیۆنز لیگا و 3 خاڵی بۆ خۆی دەستەبەر کرد بەرامبەر بە ڕیال مەدرید. ڕیال مەدرید یاری کلاسیکۆی هەیە ڕۆژی شەممە و ڕیال مەدرید 2 سەرکەوتنی لە چامپیۆنز لیگە، بۆیە ڕیال مەدرید و بەرشلۆنا لە یاری سێمیانە کار بۆکەن تیپەکە بخەنە بارودۆخێکی باش و بە ئارامی بە کەمترین زانەوە لەم یاریە بێنە دەرەوانێ بۆی کە بۆ یاری کلاسیکۆ بە شێکی پێویست ئامادە بن. چ ڕیال مەدرید چ بەرشلۆنا لەو پێناوە دیاری دەکات و ڕیال مەدرید لە ناو براگاژە هەر طبعا ئەفزەڵیەت بە ڕیال مەدریدە بۆ بردنەوە باگەرێکی زۆر ڕیال مەدرید دەمیارە لە سوودی خۆی تەواوکە و ئەگەر بێت و ناپۆلی لە یۆنیۆن بەرلین بەرێتەوانێ و کاتە ڕیال مەدرید لە یاری داهاتوو پێویستی بە خاڵێ بێ بۆی کە سەرکەوتنی یەکلا بکاتەوانێت، چونکە بارودۆخی کۆمەڵەکە تێک دەچێت. بە پێچوانە یۆنیۆن بەرلینیش لە ناپۆلی بەرێتەوە کاتە ڕیال مەدرید دەکا بە 9 خاڵ پێویستی بە خاڵێکی ترە بێت تاوەی ڕکابەرەکە لە نێوان براگا و یۆنیۆن بەرلین و ناپۆلی یەکلا بێتەوە.
لە کۆمەڵی چوارەم کاژمێر 45 خولەک ئینتەر میلان پاشەوەی یەکسانبوونی چێنا و دواتر سەرکەوتنیی دەسەبەر کرد ڕوبەڕوویانەی ساڵزبۆرگ دەبێتەوە کە خاوەنی سەرکەوتنیەکە لە بەرامبەردا بەنفیکا کە لە دویاری سەرەتا شکستیانەوە ڕوبەڕووی ڕیال سۆسیدا دەبێتەوە. یارەکانی کۆمەڵی چوارەمیش دەتوانین بڵێن یاری کۆتایی پێشوەختن و یاریی تایبەتمەندن بۆیە بۆ هەموو تیپەکان ئەکرێت هەڵوەستەیەکی لەسەر وەربگرن لەوەی کە چۆن یاری سێمیان ئەنجام دەدەن چ بۆ ئینتەر میلان کە وەرزی ڕابردوو یاری کۆتایی چامپیۆنز لیگی کردووە چ بۆ ساڵزبۆرگ کە ساڵزبۆرگیش بە هەمان شێوە بارودۆخی بەو جۆرە لێ کردووە ساڵزبۆرگ کە یاری یەکەمی بردوۆتەوە یاری دووەمی شکستێناوە چونکە بە ڕیال سۆسیداد و دۆخیە و شکستە تۆزێ بۆ ساڵزبۆرگ کارەکەی ناخۆش کردووە. بەڵام بەنفیکا وەکو مانچستەر یونایتد یاری کۆتایی خۆی ئەنجامەیە هاوشێوی مانچستەر یونایتد یاری کۆتایی خۆی ئەنجامەیە بۆ بڕینی قۆناغی کۆمەڵەکان تاوان سبەینێژ یاری لوتکەی نێوان پاریس و میلان بەڕێوە دەچێت. بە جواب دەمەوانێ بۆ کۆمەڵێ کۆمنتی دیکە کە هاتبێت. مانچستەر یونایتد بۆ ڤنگر ناکاتە شوێنگرەوەی تینهاگ کارێکی قورس واستەمە کاک با من ئەگەر سێری لایڤەکە بکەیتەوە دەتوانیت باسی تۆتنهامم تیا کردەوە کاگەردیش وەڵامێکی درانە و دڵسۆزانەی یاوی تەتەوانێ. کاک محەممەد دیار جوابی مانچستەر یونایتد دەماوانێ مانچستەر یونایتد گرەوەکە بەسەر تینهاگاوە و لەسەر تینهاگا ئایا تینهاگ ئەو بارودۆخێمنە بۆ تیپەکەی دروست دەکات و ئایا پێگاتە گونجاوەکە بەشداری پێ دەکات ئایا واز لە عقلەتی ئەم یەدەکردنی یاریزانێنێ واز لە ئیرکسنێنێ واز لە مەسۆن ماونتێنێ کە ناتوانێت خزمەتی ئەم پێگاتێ بکە واز لەوە دێنێت کە ڕاشفۆر دەگەر باش نەبوو بیباتە دەرەوە بیکا بە یاریزانێکی یەدەک واز لەوە دێنێت کە کاسمیرۆ گەر خراپ بوو لەسەر کورسی یەدەکدا منرێ دەرفەت بە یاریزانێکی تر بدرێ واز لەوە دێنێت کە هاری ماگوار هەر لە غیا بە یاری پێ نەکرێت چەند یاریەک یاری پێ بکرێت لەبەرەوەی من نازانم هاری ماگوار یاریزانێکی بێچانسە ناوی بەو جۆرە ڕۆشتەوە ئەگنا ئەی خۆ ئەمە ساڵ و نیوەکە تینهاگ یاری بە هاری ماگوار ناکە مانچستەر یونایتد هەر بە ئاسانی گۆڵی لەسەر تۆمارەکرێ مانچستەر یونایتد هەر بە هەڵە گۆڵی لەسەر تۆمارەکرێ هەموو ئەو هەڵانەی هاری ماگوار کە کردوێتی کێسە و زەمبێکی ئەخرێتە سەری لە مانچستەر یونایتد ئۆنانە ئەمساڵ هێندەی ئەو هەڵی کردووە هەر گۆڵپارێزی سەرەکی مانچستەر یونایتد دیشە لەبەرەوە پێویستە یاریزان کە باش بوو هەمویان بە یەک چاوسێر بکەن و یاریزان کە خراپ بۆ هەمویان بە یەک چاوسێر بکەن ئەم کارش هونەر و لێهاتووی و کاری تینهاگا وەجارێکی تر دووپاتی دەکەمەوە مانچستەر یونایتد لەسەر دەستی تینهاگ ماوەتەوە پریمەر لیگ بەرێ تینهاگا بگاتە چامپیۆنز لیگ تینهاگا یۆرۆ لیگ کۆنفرانس لیگەر تینهاگا سەر نەکەوێت بۆ پاڵانتی ئەوروپی و داش بەزە تیپەکە هەر تینهاگ لێی بەرپرسیارە. ئێرە داشی کاری وەرشی بە کۆتا دێنم تاسپێ بە خواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.